لەسەر ئاستی باڵای یەکە ئیدارەکانی هەردوو پارێزگای هەڵەبجە و کرمانشان ڕێکەوتنامەیەک بە ئامانجی ڕێخستنی کات و میکانیزمەکانی کار لە مەرزی پشتە واژۆکرا. جەخت لەوە کرایەوە نابێت ڤایرۆسی کۆڕۆنا ببێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ئاڵوگۆڕی بازرگانی لەو مەرزە لاوەکیە بە ڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان. پارێزگاری هەڵەبجەش ئاماژە بۆ ئەوە دەکات لەگەڵ لایەنی بەرامبەر ڕێکەوتون کە لە ماوەیەکی نزیکدا کاتژمێرەکانی کردنەوەی مەرزەکە لە 12 کاتژمێرەوە بۆ 24 کاتژمێر درێژ بکەنەوە. و قسەمان لەسەر بەمۆ هەیە کاتەکانی بۆ زیادکرێ واتە بەگشتی قسەکان لەسەر خۆپاراستن و خۆپارێزی و تاکپارێزی لە نێوان کۆماری ئیسلامی و حکوومەتی هەرێمی کوردستان و قسەکردن لەسەر زیادکردنی ئاڵوگۆڕی بازرگانی بۆ ئەوەی قوچی خەڵک بژێوی ژیانی خەڵک بسۆگەر کرێ و قسەکردن لەسەر بازارچەی سازان کە بتوانین لەم قۆناغا ناوی خوای لەبین و ئیشی جدیدیا بکرێ و هەوڵش بدرێ بازارێ با هەوڵش بدرێ لە مەرزی بەمەوە کاتەکان لە 12 ساعتەوە بۆ 14 و 16 بتوانین لە قۆناغێکی نزیکە بیکەین بە 24 ساعتی. لای خۆشیەوە پارێزگاری کرمانشان ئامادەیی خۆی و وڵاتەکەی نیشاندا بۆ مامەڵەی زیاتری بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای هەڵەبجە. وتیشی ئامادەن کارەبای بەردەوام بۆ دانیشتوانی ناحیەی بەمە و مەرزی پشتە دابین بکەن. ما علیرغم اینکه همه دنیا درگیره ئێمە ئێستا لە دنیاە کە بینەری بڵاوبوونەوەی کۆرۆنان ئێمە بێ ڕێکارێک بگرینە بەر کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەبێتە هۆی کەسبوونی پەیوەندی بازرگانیەکان. لەبەرەوە ڕێکاری یەکەمانەوەیە کە هەم لە ڕووی ئێران و هەم لە ڕووی هەرێمەوە ڕێکارە تەندروستیەکان و دووتۆڵتر بکەین کە خوا نەخواستە نەبێتە هۆی کێشە بۆ خەڵکانی هەردوو. لەبەرەوە لەم دانیشتنا ئەمڕۆ زۆر جەختمان لەسەرەوە کردەوە کە ڕێکارە تەندروستیەکان لە هەردوو لا بە شێوەیەکی شێلگیرانە ئەنجام بدرێت و بەدوادچوونی بۆ. لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا چەندین جار شۆفێرانی مەرزی پشتە لە هەمبەر خراپی ڕێگاکە و مامەڵەی خراپی لێپرسراوانی مەرزەکە لە هەردوو وڵاتەوە خۆپیشاندان و ناڕەزاییان ئەنجام داوە، بەڵام هیچ کام لە پارێزگارەکان ئامادە نەبوون لەسەر ئەو پرسە قسە بکەن. داواکارین ئەم ڕێگاوبانەمان بۆ چاک بکەن. بەڕاستی ڕۆژانە زۆر هیلاکەوین سیارەکانمان عەتەڵاتێکی زۆری هەیە بەهۆی ڕێگاوبانەکان و ئەوەی کە ئێمە هاتوچۆکەن چاوەڕێ بژێوی ژیانی ماڵ و مناڵمانەکەین بەڕاستی حسێبکە لە سیارەکانمانە سەرفێکەکەینەوە بەهۆی خراپی ڕێگاکانەوە چاڵ و چۆڵی و تاسەیەکی زۆر ناڕەحەتی تایە بە خصوصەن لە کاتی باران و ناڕەحەتی ئەمە بێ بەم شاخ و داخا بە شۆفڵ سیارە بەرینە سەر لەوە کاتێک کە بارانە بارێ بێ بە شۆفڵ ڕایکێشێت تا ئاچێتە سەر. داوامان لە حکوومەتی هەرێم هەیە داوامان لە محافیز هەیە لە بەڕێوەبەری ناحیە هەیە بیان هاوکاریمان بکەن جادەکانمان بۆ چاککەن. مەرزی پشتە سەر بە ناحی بەمۆی پارێزگای هەڵەبجەیە لە ڕووی ئیداریەوە مەرزەکە سەر بە مەرزی پەریۆزخانی ئیداری گەرمیانە و تایبەت بە ئاڵوگۆڕی کەرەستە بیناسازیەکانە و ڕۆژانە 200 شۆفێر کاری تێدا دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە.